This is NRT's Dialogue. سڵاتان لەبێ من توانە عوسمان لە ئەڵقەیەکی تری بەرنامەی دیالۆگا پێتانگەیشتمەوە. بابەتی ئەم ئەڵقەی دیالۆگ قسەکردن لەسەر دیاردەی کۆچ، هۆکار و کاریگەریەکانی لەسەر کۆمەڵگەی کوردی. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە جگە لە میوانە هەمیشەکانی بەرنامە دوو میوانی تایبەت ئامادەیە، هەریەک لە پرۆفسۆر سەلاح ڕەزا بەخێراتنیی تایبەتێکین، هەروەها خات و هەڵاڵە ڕافع شارەزا و چالاکوان لە بواری مافی مرۆڤ و تومتیژی دژی ئافرەت و ژنان و بەڕێوەبەری یەکێ لە سەنتەرەکانی کاروباری کۆمەڵایەتی لە ستۆکۆڵم بەخێراتنی جەناب شتەکەین. لە میوانە هەمیشەیەکانی بەرنامەی دیالۆگ دکتۆرە چۆمان هەردی بەخێراتنیەکەین، کاک ڕامێر مەحموو ئەویش بەخێر بێ. پرۆفسۆر سەلاح لە جەنابتەوە دەست پێەکەین دەربارەی مەسەلەی کۆچ. ئێمە لە ئەم مانگە بە دیاریکراوی لە شاوێک لە گرتەی ڤیدۆیی و لە کۆمنت و لە پەیام ناردن لەلایەن گەنجان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانی فەیسبووکە بڵاوبووە لە پڕ هەستمان کرد لە بەردەم شەپۆلێکی نوێی کۆچکردنین و لەوە ئەچێ ئەم شەپۆلە جیاواز بێ لەوەی کە لە ماوەی ڕابردووە هەیە سەبەبەکانی کاریگەریەکانی. جەنابە وەکو کەسێکی زانستی، وەکو کەسێکی شکە لە هەمان کاتە سەرۆکی زانکۆیەکی خوێندنەوە چیە بۆ ئەم مەوجەیە ئەم شەپۆلە تازەیە لە کۆچکردن؟ دەست خۆش بێ، زۆر سواز و بەرنامەکەتان کە بەڕاستی بەرنامەیەکی ئەستیارە و مۆزۆیەکی ئەستیاریشە کە لە کوردستانە ئێستا توانین بڵێن گەنجان دووچاری بوون و کۆمەلگای کوردی بەڕگشتی دووچاری بووم. من وەکو دیاردەی کۆچ بە دیاردەیەکی زۆر ئاسایی ئەزانم، چونکو هەموو کەسێک ئەوێت کە لە جێگایەک ئەچێت جێگایەکتر بۆی خۆشگوزەرانی و ئارامی بنێتەکایەوە بۆی بتوانێت بە شێوەیەکی گونجاوتر لە جێگای خانەخۆکەی بژی. بەڵام کۆچ پێشەوەی باسیەوەکەن باشتر وە ئێمە کۆچ تهدیدکەین. کۆچ ئەتوانین بیکرێت دوو بەشی سەرەکیەوە، کۆچی ناوەکی و کۆچی دەرەکی. کۆچی ناوەکی بۆیە وا ئەڵێم لەوانەیە کاریگەری هەبێت لەسەر ئێستا. کۆچی ناوەکیەکە لەوانەیە کۆچی گوند بوو بۆ شار کە کاتی خۆی لە ئۆردوگا زۆر ملەکان لە کوردستانە دروست کرابوو، خەڵکانێکی زۆر لە لادێەوە هاتە شار کە هاتە شار بەڕاستی لە شارمانەوە وای کرد کە هەلی کار کەم بێتەوە و گوندەکار و لادەکانیش بە چۆڵی بمێنەوە. کۆچێکی ترمانێت کە هەر بە ناوەکی حسابەکرێ کۆچی بە لێشاوی نەتیجەی ئەم کارەساتی کە لە عێراقا ڕوویداوە بەرۆکی کوردستانشی گرۆرە کۆچی کەمە نەتەوایەتەکانی خواروونەوە ڕاستی عێراق و بگرە کوردەکانی خۆشمان کوردانی برانی کوردی یەزیدیمە وەروە لێشاوێکی عەرەب کە ئەمەش بەهۆ کۆچێکی خراپە بەرەو کوردستان و ئاقاری کوردستانی گرێتەوە. کۆچی دەرەکی بێگومان من ئەتوانم ئەوە بڵێم کۆچی دەرەکی ئێمە نابێهینی کە بڵێن کۆچی لاوان، چونکو ئەم کۆچە ئەتوانێت بڵێ کۆچی خەڵکی کوردستانە بەداخەوە، بەڵام لەبەری ئەحسائیمان نییە. من خەفەت لەوە ئەخۆم کۆچەکە بە دیاردەیەکی زۆر ئاسایی ئەزانم، بەڵام خەفەت لەوە خۆم کە منداڵێکی کورد، لاوێکی کورد، گەنجێکی کورد، پیرێکی کورد لە کەنارەکانی دەریاکانە بخنکێت کە ئەمە کاریسەیە کە تۆ سەروەتی مەواردی بەشەری وڵاتەکەت کە ئەتوانێت زۆر بە جوانی لە وڵاتی خۆتە کاری پێ بکرێت لە شوێنەکانە بە مردووی ئەیبینێت و ئەلەمەیە ئینسان ئەتوانێت بڵێ ئاستەنگە بۆ دروستەکە. سەبەکانی کۆچ زۆر جیاواز نەگەڵجانە، سەبەکان ئەتوانین بە چەند ڕە هەندێک جایکەنەوە. لەوانە بۆ نمونە سەبەبی ئابووریە یەکێکیان هۆکاری ئابووریە. هۆکاری ئابووری بەداخەوە ئەڵێم لە ماوەی ئەم 23 ساڵ حکوومەت هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک نەیتوانیوە ئابووریەکی سربەخۆ یا ژێخانێکی ئابووری زۆر باش فراهەم کە لە ناوچەکە. و لە دوای 2023 حکوومەتی هەرێمی کوردستان تەمەن ئەوەی پێشوو لەبەرەوە وەزەکە سەقامگیرنە بۆ شوێن جوغرافی کوردستان وای کردووە ئێمە نەتوانین سەقامگیرین. بەڵام لە 2023 بەداخەوە کە ئەتوانی بڵێ تا ڕادێک استقرار هەیە، نەیتوانیوە حکوومەتی هەرێمی کوردستان اقتصادێکی تۆکمەیە پلانی هەبێت بۆ اقتصادێکی تۆکمە. و هەروەها ئایا ڕۆڵی مەسەن لاوانی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان کام هەمووگرێ بەس نەوتیانەی کردووە لایەنی اقتصادەکەی بەو شێوە کردوم، ئایا چه حسابێک کراوە بۆ لاوانی کوردستان؟ ئایا زەخت کراوە لە شەریکات ئەبێ لاوانی کوردستان بۆ پێ بگەنی لە شەریکاتەکانی منە ئیشکە، یان تەنها لاوانی کوردستان و گەنجار و پیرانی کوردستان تەنها هاتوون کراون بە حارس کراون بە سایق لە سەکتەرێکی زۆر لاوازە لەوانەیە ژنێکی ئیداری بەدەستەوە بێت کە دیسژن میکەر نییە و کە ئەمە هیچ جەورێکی نیم. بەڕاستی بامێ سەکتەرەکەی خۆمە کە سەکتەی خوێنی باڵایە لەمەوە مەقالێک خوێندەوە لە یەکی لە سایتەکانە ناوی کتابات کابراایکی عەرەب نووسیوەتی ئەڵێ زانکۆکانی عێراق بەعام بوون بە بەرهەمهێنەری بەتاڵە بۆ گەنجان. من ئەڵێم ئەمە تەمەن ئەتوانین دوایمە باسیکەین کە هینی خۆی هەیە. فعلەن لە کوردستانە ئێمە نەمانتوانیوە بە شێوەیەکی باش هەماهەنگیەک بکەین، تەنسیقی بکەین لە بینی خوێندنە لە کوردستانە و عێراق بەگشتی باسەکەم و کوردستانیش بە تایبەتی لەگەڵ بازاڕی کارە.
بەڵام خۆشبەختانە ئێستا کە ئەتوانم بڵێم لەم لە دوای ئەوەی کە وەزاری خوێندنی باڵا هەندێک پرۆژە و ریفۆرمی هین کردووە وردە دەستمان پێ کردووە ئێستا کە بۆن منە هیچ بەشێک ناکرێتەوە ئەگەر هاتوو تەنسیقێک نەبین لەبینی زانکان و خوێندنی باڵم ئەمە لەلایەک لەلایەکەوە دکتۆر بە دوایینەوە سەر کۆتایی با بڵێن بە فکرەکانە بێنی دکتۆرە چۆمان جەنابێت چۆن ئەم شەپۆلە تازەیە چۆن لێگەیتەوە خوێنەوە چیە بۆم دیاردەی کە ئێستا ئەوەندەی لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوەی بیستین ینی بەڵێ ڕاستێکی دوو جۆر هۆکار هەیە هەندێک لە هۆکارەکان پەیوەندی بە بارودۆخی ئێستای کوردستانەوە هەیە پیانەڵێن پاڵمەر بۆ کۆچکردن یاخود بڵین the push factors وڵاتەکەت پاڵت پێوەنێ مەجموعەیەشت هەیە لە وڵاتەکە نەرەخساوە بۆت باش نییە بە باری سیاسیە ئابوووریە کۆمەڵایەتی وات لێکە کە بڕۆیت هۆکارەکانی شێوازی دوو هەم جەزبی وڵاتی یان هاندەری ئەو وڵاتانەی ڕۆژئاوا کە وێنەیەکی تریان لەسەر خۆیان دروست کردووە وێنەیە کە پڕە لە وەهمی دەرفەت و هەل و خۆشگوزەرانی و پارەی زۆر و دەستگەیشتن بە ئازادی و دەستگەیشتن بۆ کوڕ بیرمان نەچێ ئەمە بەشێکی زۆریوانی ئێستا کۆچەکەن کوڕی گەنجن دەستگەیشتن بە ئازادی سێکسی و بە کچی جوان و بە پارەی باش و بە سیارەی باش و ئەمانە وەهمێکە کە لە ڕاستیە زۆر گەنجی هەڵخەڵەتانەوە بەڵام بابێمەوە سەرەتا و باز لەو هاندەرەکان پاڵمەرەکان بکەمەوە فاکتەرانەی کە پەیوەندی بە کوردستانەوە هەیە وای کردووە کە گەنج تێ بڕوات وەکو باس کرا دکتۆریش باسی کردو لە زۆر شوێنی تریش باس کراوە هۆکاری ئابووری یەکێکە لە هۆکارەکان نەبوونی کار بە پێ و لێکۆڵینەوەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە ساڵی 2013 بێکاری لە 1970 بووە ئێستا لە ساڵ 21 700,000 کەس لەم ماوەی ڕابردووە بە بۆنەی وەستانی پرۆژەکانەوە ئیشیان لەدەستداوە ئەمە جگە لەوەی کە بارودۆخی سیاسی زۆر ناسەقامگیرە هاتنی داعش بۆ ئەم ناوە شەڕی پێشمەرگە لەگەڵ داهش شەهید بوون و برینداربوونی پێشمەرگە هەندێک جارێمە وێنەی پێشمەرگەکان ڤیدیۆکانیان نەبینین کە برینارە بن بەداخەوە توانایان نییە بچن بۆ ئەوروپا چارەسەری خۆیان بکەن چ کارەساتێک ئەقەومێ لەو خێزانە و لەو تاکە کەسە ناومێدی سیاسی ناومێدی لەوەی کام کۆمەلگایە بەرەو دیموکراسیەت پێ هەڵگرێ بەڵکو چەقبەستنێکی تەواوی پرۆسی سیاسی لە کوردستانە ئێمە ڕاستەکە لەلایەکەوە گەر سەیریکەی هەستەکەی لە شەڕی براکوژیەوە هاتین بۆ دوو ئیدارەی لەوێەوە هاتین بۆ ڕێکەوتنی استراتیژی و ئێستا هاتوین بۆ تۆزێک هەمەجۆری لە پەرلەمان و هەمە ڕەنگیەکی شێوازێکی تر بەڵام لە ئاستێکی ترا سیرکەی دەسەڵات هەر لە ناو دەستی کۆمەڵی خەڵکایە چاکسازی ناکرێت گەندەڵیەکی زۆر هەیە و ئەو خەبەرانی کە بڵاوەکرێتەوە هەواڵانە لە میدیا حزبیەکان و ناحزبیەکان و بەبەردەوام بە هاوڵاتیەڵەوە بە تایبەت بە گەنجەڵێکە تۆ بێدەسەڵاتیت ئیشت پێ ناکرێت لەم کۆمەلگایان ناتوانێت گۆڕانکاری بکەیت ئەمە کارەساتێکی گەورەیە چونکە دروستکردنی ئەم وەهمە کە تۆ هیچت پێ ناکرێەوە سیستەم ناگۆڕێەوە گەندەڵی زۆرەوە دەسەڵات ناگۆڕێ دەستا و دەست ناکە دیموکراسیەت وەهمە ئیتر لە دەنگدانەوە ساختەکاری تیاگرێت تا مەسلەی سەرۆکایەتی دیسانەوە پاش 10 ساڵ سەرۆکایەتی بارزانانی ڕەنگە هەر بەردەوام بێ دەستوریەک دنیا کێشەی هەیە گەنج هەست بە ناومێدیی زۆرەکە لەم وڵاتە ناومێدی لە ڕووی ئابووریەوە ناومێدی لەوەی کە بتوانێت گۆڕانکاری بکە ناومێدی لەوەی کە توانەکانی خۆی بتوانێت بەکاربێنێ لەلایەکی ترەوە سەیرەکات ڕۆژئاوا وێنەیەکی لە خۆی پەخشەکە وێنەیە کە پڕ لە ئاشتیە ئازادیە دیموکراسیە گەشەی ئابووریە ڕاستە لە زۆر ڕۆ لەگەڵ ئێمە مقایسە ناکرێ بەڵام بەداخەوە ئەوەیان لەبیرە چێکە ئەو سەردەمەی کە پەنابەری کوردیا ڕۆژهەڵاتی بڕوات و بە ئاسانی لەوێ جێگەی خۆی بکاتەوە لە ڕۆژئاوا تێپەڕی یاساکانی ڕۆژاوا زۆر گۆڕانکاریان بەسەرا هاتووە سلماندنی ئەوەی کە تۆ بەڕاستی ژیانت لە خەتەرا بووە و هاتووی داوای پەناکەیت وە پەناوەرگرتن زۆر سەختتر بووە کە ئەچیتە ئەوێ ئەو ئیشانەی کە لە وڵاتەکەی خۆت ئامادەنی بیکەی پاکردنەوەی جادەکانە توالێتەکانە ئیشکردن لە ڕسوورانەکانە مەجبوری لە وڵاتە بیکەی ڕاستیزم هەیە بەرامبەر بە تۆ کێشە زۆرە کە بەداخەوە ئەو کێشانە دادەپۆشێن لە ژێر پەردەیەکی زۆر سەوز و ڕەنگاو ڕەنگ کە ئێمە هیچ نەبێ لەوێ ئازادین و ئەتوانین خەونەکانمان بێنینە دی. ئەوەی ڕاستی بن بابەتی کۆز بابەتێکی زۆر هەستەوەرە بە تایبەتی بۆ کۆمەلگای ئێمە شارێکی حاجە قادری کۆی هەیە لە سەدەی 19 کە خۆی سەفەری کردووە بۆ ڕۆم باسیەوەکە لە ڕۆما کەوتە بەرچاوم باسی کەسێکی کوردەکە کەوتۆتە بەرچاوی بە هەیئەت تێگەیم کووردە بە شێوەی خەڵکی کوردستان حاجی لەوێ وێنەیەکی زۆر جوانمان پیشانە لەسەر خودی ئەم زۆرە کۆمەلگایی ئێمە کاڵێ باسیەوە کە گەلێک پستی و
بڵندی لە دەوڵەتانی دنیا بینیوە بەڵام ئەو پەستەی کە لە کۆمەڵگەی کوردیا هەیە وێنی نییە لە دنیاە ئەمە چیرۆکێکە هەتا ئێستا وەکو دلیل یەگەتوانین لەسەر کۆمەڵگای خۆمان قسەی لەسەر بکەین ئەدەبی ئەم بۆیە حەزەکەم زیاتر فاکتەرە کللتوریەکە باس بکەم لە ڕاستیە مەسەلەی خۆ هەڵکەندن کۆچکردن نەک سەفەر و سەفا زۆر زۆر قوڵایەکی گەورەی هەیە لە کللتوری هەموو قەڵەمڕۆی بابانە بە گەرمەسەیریش و بە سلێمانیشەوە هەمیشە لە ڕووی وجودیەوە مرۆڤی ئەم ناوچەیە یەشێک لە پێگەێنەرە وجودیەکانی بریتە لەو ڕۆحە نەهلیستی و پڕ لە نیگەرانیەی کە هەمیشە بۆ نمونەن ئەوەی کە پێگەێنەری وجودی خەڵکی ئەم شوێنەیە نالیە لەو شوێنەیە کە تۆ هەمیشە ئەبێ بڵێ ئایا مەقامی ڕوخسەتە ئەم جارە بێمەوە بۆ نمونە ئەو شتە عەدەمیانەی کە کوردیەڵێ ئەلویدا ئەی خاشی بابان ئەلویدا ئەم شتە زۆر بەقوڵی مەسلەی کۆچکردن و خۆهەڵکەندن لە شوێن زۆر قوڵایەکی زۆری هەیە لە کللتوری قەڵەمڕۆی بابانە بە ئێستاشەوە بەڵام من حەزەکەم دوو کۆز لە یەکتری جیا بکەمەوە بە بڕای منەما بێت تێگەیشتمان بۆ کۆنسێپتی کۆچکردن و کۆچەری بوون بگۆڕین بەدەر لەوەی کۆچی ناوخۆی و کۆچی زۆرم لێ و کۆچەکان هەرچۆنێک بن و زۆر زۆر گرنگن بە بڕای من مرۆڤ بێ لە ئەنجامان مرۆڤێکی کۆچەری بێ ئەبێ بیرکردنەوەی ئینسان بیرکردنەوەیکی کۆچەری بێ زۆر نیشەوی بێ زۆر فۆکۆیی بێ خۆی قەتیس نایەت وە زۆر خودسالار بێ کۆچەری بوون تۆ ئەشێ شوێنی شجێنەیەڵی فاق بێ کەس هەر لەم شارە گەورە بوو لەم شارە مرد بەڵام شاعرێکی کۆچەری بوو بەم کۆمەلگایەوە مەرحەبایی جەهل و وەحشەت مەرحەبا پێویستە من وا سێری کۆچەکەم کوشێکی زۆر زۆر فاکتەرێکی پۆزتیف ئەمە ڕاستە ئەم شەپۆلە تازایی کۆچکردن وەکو ئاماژەی پێکرا دەرەنجامی خراپی ئابوووریە خراپی کۆمەڵایەتیە خراپی کللتوریە بەڵام لەسەر و هەمیەوە بریتە دەلالەتە لەسەر کەوتنی هیوا شتێک هەیە بەناوی کۆنسێپتی هیوا و ئومێدەوە ئەمە کەوتووە لە کۆمەڵگای ئێمە کام کۆنسێپتە بکەوێت تۆ چی ئەەکەی لە ئینسانی تازە پێگەیشتوی ئەم وڵاتە یعنی ئەو هیچ دەواازەیەکی تری نییە ناتوانانی بگرا بە بڕای من دەستبردن بۆ کۆچکردن زۆر زۆر شتێکی ڕادیکاڵانەیە چکە ساتە وەختێکی ئینسان هەموو ئەو حەب لە کۆمەڵایەتی و کللتوریانی هەیەی بە دەور و پشتی خۆیەوە هەموویە بچڕێنێ ساتە وەختێکە تۆ خودی خۆت یایە سەروەرە بێ تۆ لە بەهێزترین دامەزراوی کۆمەلگاکە خێزانە خۆ دەپچڕێنی و لە کای سیاسی خۆ دەپچڕێنی ئەزمونونەکە خۆی ئەزمونێکی دەوڵەمەنە ینی ئەو دیوەشی هەیە بە بڕای من بەڵێ هەڵا لە خانم جەنابێ تێگەیشتنە چۆنە ڕاستی ئەم ڕۆژانە کە زۆر قسە لەسەر کۆچەکرێ مثلەن ئەگەر هەر یەکە سێری خۆمان بکەین بۆ نمونە لە دێوە ئەچی بۆ شار لە شارەوە چی بۆ شارێکیکە لە وڵاتێکەوە چی بۆ وڵاتێکی تر حتمما ئەو شتێک کە داتناوە بەدەستی بێنی بەدەستی ناهێنی لەو شوێنەی دووەم بەدەستی هێنی بۆیە ئەڕۆی ئەمانەش زۆر شتن ئەکرێ مەسەلەن تۆ تا چەند ئەو جغرافیایی کە بەجێ ئێهێڵی بۆ جغرافیاکەی تر چەند بنەما کولتوریەکەی سیاسیەکەی خەدەمات اجتماعیەکەی ئاینەکەی جیاوازی هەبێ ئەوەنە ئەو کۆچە بۆت قورستر ئەبێتەوە و ئەوەنە گۆڕانکاریت بەسەرایەت مەسەن لەوانەیە لە ناو کوردستانە کۆچ بکەیت لە شارێک بۆ شارێککە دێ بۆ شار ئەو عەجیب گۆڕانکاریە نەبێ بەس لە وڵاتێکی شەرقیەوە کۆچ بکەیت بۆ وڵاتێکی غەربی حتمما گۆڕانکاری زۆر زۆرەوە شتێک کە تۆ داتناوە یەک کۆمەڵە گۆڕانکاریە کە چاوەڕوان نەکراون و خەڵک خۆیاتە دەم ئەو چاوەڕوان نەکراوانە ئەو نادیارانە کەواتە مشکلەیەکی هەیە بۆیە خۆی ئەداتە دەم ئەو نادیارە یعنی ئەنجە بێت قسە لەسەر کێشەکان بکەی من پێم وایە دوو لە کۆچ هەیە یەکێکیان ئەوەیە کە خۆویستە کە پەنابەری لە کاتی شەڕایە یعنی شتێکە کە تۆ بەبێ ئەوەی نەخشەت بۆ کێشابێ پەنا بۆ شوێنێک ئەبێی بەس کۆچکردن لە دوای دامرکانەوەی شەڕە هەمیشە لە دوای دامرکانەوەی ئەزمە و
ئەو کێشمەکێشانەیە کە لە وڵاتە هەیە ئەوەیان شکڵێکی ترە لە ئەویان بەرنامەی بۆ داڕێژی ئەلئەکسەر و چاوەڕوانی زۆر شتت کردووە لە دوای ئەو ئەزمانە و ئەو قەیرانانە نەهاتۆتە دەست و ئەچی شتێکی کە تاقی ئەەکەیتەوە من پێم وایە مجموعەیەک ئەوەی کە لە کاتی شەڕ ئەوەی کە دوای شەڕ و ئەوەی کە کۆچێکی تر کە تۆ لە سەرنجامی پێشێلکاریە لە مافی مرۆڤ لە نەبوونی ئازادی لە نەبوونی ئازادی تاک ئازادی گشتی و زۆرێک لەم بابەتانە زۆر گرنگە کە ئەوەی کە ئەوترێ کۆچی گەنجە من شتێکم بیرکەوتەوە هەر بەڕاستی زۆر دەمێک بوو بیرم چوو بۆ لە بیدایەتی هەشتاکانە من پۆلی پێنجی ئەدادیم تەواو کردبوو بەبێ ئەوەی مەسەڵەن گەنج ئەتوانێت واژ بیر بکاتەوە بۆ کۆچ کچ بووم ماڵمان لە سلێمانی بوو کچێکی ڕەفیقم وتی با بچین بۆ نەمسا دوای من ئەسڵەن نەم ئەزانی تازە کەمێک دەستم کردبوو بە سیاسەتکردن بچین بۆ نەمسا بۆ بچین لەوێ بخوێنین میژ هاتمەوە ماڵەوە زۆر بە ئیسراحەت چکە لە ماڵیشەوە هەم ئازاد بووین هەم جەوێکی کراوەمان هەبوو باوکم من ئەچم بۆ نەمسا تی بۆ تم ئەچم بۆ ئەوێ ئەخوێنم یعنی هیچ بیرم لێ نەکردبوو مەوزوعەکە گەنج ئەتوانێت بەو شکڵەش حرەکە بکە ئەنجە من دواتر بەرنامە بۆ داڕژ بچین بۆ نەمسا ئەسڵ نش مەزانی بەچی ئەڕۆین چۆن ئەڕۆین شەوی ئەخیر کوڕێکی مام هات باوکمی پەشیمان کردەوە بۆ کوێ ئەچێ لەوێ وایە لەوێ ئەوەیە و ئەبێ شەش تەواوکە و نازانم چی ئەوانە دانیشتمەوە بەڵام کۆڵێک گریان و خەفەتم بۆ خوار هەفتەیەک و کچەکە ڕۆی دوایی نەمزانی چی لێات یعنی ئەکرێ گەنج لە ئەتوانێ وابیر بکاتەوە کە شتی تازە ئەزمونکە و ئەبێ باز بدا بەسەر ئەو کەڵچەر و ئەو وەزعەتی کە هەمیشە هەیەی لەبەری ئەوە طبیعەتی گەنجە لە لایەکیکەوە ئەو شتانەی کە لە کوردستانە ڕوئە بە تایبەتی ئەم دەورانە مەسەڵەن بۆ نمونە سێ مەرحەلە ئەوەی کە ئێمە بیرمان بێ شەپۆلی کۆچ هەبووە لە عێراقا با بڵێن کە کوردستان بەشێک بووە لە هەفتاکانە بۆ هەشتاکان هەبووە کە لە نەتیجەی دیکتاتۆریەتی بەعس بووە لە نەوەتویەکە هەبووە کە لە نەتیجەی دوای ڕاپەڕین کە هاتەوە مجموعەیە چاوەڕوانی هەبوو لە خەڵکیان ئەمانە بەدەست نەهات لێ شاوێک تا 2023 تقریبان لە دوای ئەوەشەوە ئێستا ئەوە دەستی پێکردوتەوە من پێم وایە هەر یەکە لەوانە لە شکڵا جیاوازیان هەیە بەڵام ئەتوانی ئەساسێکی مشترێکیان بۆ دەرکەی مەسەڵەن ئەو وەختە لە ژێر دیکتاتۆریەتی بەعسا من پێم وایە ئەو جیلەی ئەو سەردەمانە لە هەفتاکانە ومێدیان هەبوو بەوەی کە خەبات بکەن ڕژێمی بەعز وەلانێن و ئەو جیلێکی بە ئومێد بوو جیلێک بوو لانی کەم بەتەمای ئەوە بوو کە کوردستان ئازادکە بەتەمای ئەوە بوو کە ژیانێکی خۆشتر بوو خەڵکەکە بەتەمای ئەوە بوو کە ببێتە هاوڵاتی دەرەجەیەک بەتەمای ئەوە بوو هیوای ئەوەی هەبوو کە کوردستانێکی سربەخۆی هەبێ ئەمانە هیوای ئەبەخشی بەڵام دوای ئەوەی کە لە دوای نەوەتویەکەوە حتمما لە دوای نەوەتویەکیش هەموو کار کراوە مەسەڵەن من خۆمێکێک بووم لەوانەیە زۆرێک لە ئێمە لەوانەی کە لە دوای نەوەتویەکەوە کۆچمان کردووە بەڵام من پێم وایە جیلی تازەش بلەوانێ ئێستا من پێی بڵێم کۆچ مەکە ئەڵێ تۆ بۆ خۆت کۆچت کرد بەڵام ئەشکرێتەوە نقطە زوعف و قووەتەکانی باس بکەی یعنی مەرجنیەتە ئەری خۆی دووبارەکاتەوە بەعینەن کۆچ ئەو وەختە کە ئێمە کۆچمان کرد ڕۆشتین بەڕاستی یەکسەر ئەو لێشاوەی کە هات لە جێگەی تەوەقعی تۆیانە بوو ئەوەی کەمایەوە و هەتا تەنانەت من خۆمێکێکم لەوانەیە کە بەردەوام پەیوەندیمان هەبوو بە کوردستانەوە کارمان لەسەر ئەو مەدانە کردووە کە ژنان بۆ زۆرتر کە ئیشمانتیا کردووە ئەوەمان هەبووە ئەو پەیوەندیمان هەبووە بەڵام لە نەتیجەی 23 ساڵە زۆر شت ئەزمون کرا و ئەو تەوەقعایستا خەڵک ئەڵێ یا گەنجان ئەڵێن ئەو ساحزبی بەس ئێرە ئێستا حکوومەتێکی خۆماڵیمان هەیە حکوومەتێکمان هەیە کە بە کوردی قساکە ئەوەی کە ویستومانە حکوومەتێکی بەو شێوەیە بێتە پێشەوە هاتۆتە پێشەوە بەڵام هێشتا لە جێگەی چاوەڕوانیەکانی ئەوانانین و دەلایلی زۆرە مەسەڵەن تۆ ئەگەر قسە لەسەر دەسەڵاتەکان کە من پێم وایە هەمووی مەسئولە لە بەرامبەر ئەوە دەسەڵاتی پەرلەمانە حکوومەتە کە دەسەڵاتی جێبەجێکردنە دەسەڵاتی دادوەریە کە مەسئولیەتی هەیە و یەکیچکە لە دەسەڵاتەکان کە زۆر جار بە فەرمی ئەمە وەکو دەسەڵاتێک لە ناوسێ دەسەڵاتەکە حسابی بۆ ناکرێ سەرۆکایەتی هەرێمە یەکیچکە لە دەسەڵات کە ئەکرێ حسابی بۆ بکرێ میدیایە بەڕاستی
کە ئەویش دەوری خۆی هەیە لە هەموو ئەم کایە سیاسیانەیە. ئەمانە ئەگەر قسەی لێ بکەین نەتائیجەکانی من پێم وایە ئەم کۆچەی کە ئێستا ئەکرێ ئەوەمان بۆ ڕوون ئەکاتەوە کە ئەو جیلە بێ ئومێدە دروست بووە لە نەتیجەی سیاسەتی ئەم دەورانەیە جیلێک دروست بووە کە ئیمانی بە هەر ئەوەی کە چۆمانیش باسی کرد ئیمانی بە کەرەکتەر بە شخصیت بە ئیرادەی خۆی نییە یعنی ئەومان بۆ دەرەخە واقعەکەی کە ئەم جیلە دروست بووە. من لەم ڕۆژانەیە سەیری کۆچی سوید بۆ ئەمریکامە کرد لە ناوەڕاستی 1800ەکانە. ئەو وەختە سویدیەکان بە نزیکی چەند ملیۆنێک بوو ملیۆنێک شتێک کۆچیان کرد بۆ ئەمریکا نەرویج و سوید بە تایبەت دانیمارکیش سوید پێم وایە لە دەرەجەی 2 یا 3 کە کۆچیان کردو خەڵکەکەی. 3 سەبەبی ئەو وەختە شەڕیش نەبووە لە سویدا 3 سەبەبی ڕئیسی هەبووە. یەکێکیان مەسائل اقتصادی بووە یەکێکیان ئەو مەسافە زۆرەی لە بینی دەسەڵاتی پاشایەتی ئەوێ یا ئەو دەسەڵاتە و لە بینی دەسەڵاتی ئەوان و خەڵکە ئەم مەسافە زۆرە هەبووە کە ئەوان لە حیاتێکی تراژیاون ڕێفا هەموو شتێ و ئەمان لە شوێنێکی تراژیاون و سەبەبێکی تر دەوری سەرکوتگەری کلیسا بووە یعنی کەنیسە بووە لە ئەوروپایە لەو سەردەمەیە. ئەجا ئەم سێ خاڵە و نەبوونی وەزعی باشی مەسەڵەن کشت و کاڵ ئەمانە مەجموعەیە فاکتەر بوون کە خەڵکی وا لێ کردو کۆچ بکە لە سویدەوە بۆ ئەمریکا کە لە نەتیجەی شەڕ ئەو فترانە لەوێ شەڕ نەبووە. بە هەر حاڵ دوای ئەوە دوای لە 1920ەکانە دووبارە خەڵک گەڕاوەتەوە بەهۆی ئەوەی کە قسە لەسەر ئەوە کراوە کە خەڵکەکە خۆی ڕێکخراوکە بۆ چاکردنی وەزعەکە. اینجا زۆربەی زۆری اینجا باشتر وایە مەسەڵەن ئێمەش قسە لەسەر ئەوە بکەین کە چی بکەین ئەو گوشارە بخرێتە سەر وەزعیت کە بگۆڕێ بۆ ئەوەی حتمما کۆچ هەموو کەس ئازادە کۆچ بکە و تۆ ناتوانانی نە ڕێگری بکەی لە کۆچ و نە بڵێ بڕۆ نە بڵێ مەڕۆ لەبەری ئەوە طبیعەتی بەشەریشە بەڕاستی لە شوێنێکە و ئازادە ئەو کارە بکە. بەڵام لە شوێنێکیشە بۆ ئەوەی وەزعێکی باشتر لانیکەم بۆ ئەوانەشی کە ئەمێننەوە لەو دەورانەیە ئەبێ قسە لەسەر ئەوە بێ کە چی بکەین ئەوەی کە ئەمێنێتەوە ئەوەی کە چەند ساڵە لە دەرەوە خبرەیەکی هەیە لە ئیشکردن لە تەجاربی سیاسی کۆمەڵایەتی هەمووی ئەمان بەڕخسەتان چین بۆ ناوڕێکەوە گەڕێنەوە دوایم ناوبڕا گەڕێنەوە بەردەوامی لە گفتوگەکەمان. جارێککە سڵاو بەردەوامن لە گفتوگۆکردن لەسەر بابەتی کۆچکردن و کاریگەرەکانی لەسەر کۆمەڵگەی کوردستان هۆکار و کاریگەرەکانی ئەم دیاردەیە. دکتۆر سەڵاح پێش بێمە لای جەنابە با من کۆمەڵێک بیر و بۆچوونی خۆم دەربارەی بابەتەکە بڵێم. دکتۆر چۆمان باسی سونایەتێکی بەناوبانگی کرد لەسەر مەسەلەی کۆچ دوالیزمەی پاڵان و دوالیزمەی ڕاکێشان. هەندێک هۆکاری ناوخۆیی لە هەموو کۆمەڵگەیەکە پاڵەنێ و هەندێک هۆکاریش جەزبتەکە ئەوەی کە سەبەبی جەزبە لە غەرب ئەو وێنە ئایدیایی کە غەرب لە دوای بەتایبەتی جەنگی جیهانی دووەمەوە بۆ خۆی وا ناکردووە کە بۆ تەمایی ئەوەی کە خەڵک جەزبکە لە هەموو جیهانەوە کە تا سەرش لە سایە هەشتای کۆچکردن بۆ ئەوروپایە باقیەکە لە سایە بیستەکەی تری بۆ ئەمریکا و بۆ ئوسترالیایە. بە بۆچوونی من ئەم مۆجێ تازەی شەپۆلی با بڵێن کۆچکردن لە هەرێمی کوردستانە بە تایبەتی هۆکاری پاڵنەری تیا بە قوترەوەک لە هۆکاری جەزب. هۆکاری جەزب لە تا ساڵانی نەوەکان وێنەیەکی زۆر ئایدیایی هەبوو لەسەر ئەوروپا کە خەڵک زۆر جەهلی هەبوو بە ژیان لە ئەوروپا و وردەکاریەکانی ناوی. بەڵام لە ئێستا بۆ پێی کە دەیان هەزار خەڵک لە ئەوروپایە برادەرەکانمان خزمەکانمان دراوسەکانمان وێنەیەکی ڕاستەقینیان بۆ نەقل کردوین بەشێکی زۆری خۆشمان سەفەرمان کردو و لە نزیکەوە ژیانمان بینەوە لە ئەوروپا. بۆیە وێنەیەکی تا ڕادەیەک ڕاستەقینەترمان لەسەر غەرب هەیە بۆیە من پێم وایە کەمتر سەبەبی جەزبکردنی تیاماوەم جارە بەقەدەرەوەی سەبەبی پاڵنانی تیاماوە. ئێمە ئێستا جگە لە تەوان لەو سەبانی کە برادران باسییان کرد مۆزوعی شەڕی داعشت ئەم مەوجە تازایی با بڵێن شەپۆلی کۆچکردن بەشی زۆری ڕەبتی بۆیە. ئەمەمان نەزانین ئێستش
تۆپتێنی دەوڵاتە بەناوبانگەکەی کە زۆرترین خەڵک لێوە سەفەرەکە هەوڵاتانن کە شەڕیتە کە پاکستانە، سۆماڵە، ئەفغانستانە، عێراق، سووریا لەسەر و قایمەکە یعنی حرب تا ئێستا یەکێکە لە بەهێزترین سەبەبەکانی پاڵنان بە خەڵکەوە بۆ کۆچکردن. لە هەموو شەڕێکیش لە جیهانە کاریگەریەکی موکناتیزی هەیە لەسەر گەنج بە دیوێکە گەنج ناچارەکە هێنێتە ناو شەڕگەکانەوە شەڕی پێیەکە وەکۆی داعش خەڵکێکی زۆری گەنجی هێناوەتە ناو شەڕەکانەوە بۆ بە سوتەمەنی شەڕکردن و ئێمەش بە شێوە لە شێوەکان پێشمەرگەکانمان هەمووی گەنج و خەڵکێکی زۆریشمانێت بیدایەت تەتەوعی کرد بۆ شەڕ بە دیوێکیشە دیوەکی تری موکناتیزەکە ئەو دیوەیە کە پاڵە پێوەنە فرێتایەتە دەرەوە و نێرێتە دەروی وڵاتەکە. ئێمە ئەوەی هەمانە لە گەنجیاوەتە چۆ بۆ شەڕ یاوەتە لەم دیوە تووشی ناومێدی بۆ ئێوێ ڕاکە لە جەبهەکە یا لە مەیدانەکە. نقطەیەکی تر هەیە ئەمەوێت سەرنجی ئێوەی بۆ ڕابکێشم لە ڕاستیە ئەوەی کە ئەو ڤیددیوانی کە بین لەو گرتە ڤیددیوانی لە سۆشال نێتۆرکە بڵاو بۆتەوە لەسەر و گەنجانی کە ئەڕۆن و قساکەن و پەیام نێرن ئەگەر دیقەتیان بێ بەشی هەرە زۆریان خەڵکی قەزا و ناحێکانن لە ڕووی سیستۆلۆژیەوە گەر سەیری ئەم زاهرەیە بکەی ئەبینی بەشی هەرە زۆری ئەو خەڵکانی کە ئەڕواهی خەڵکی ئەو شریتەیە کە لە شەڕی داعشە منتیقەکانیان هی ئەو قەزا و ناحیانەیە کە گەنجەکانیان قوربانی زیاترێن و ڕۆژانە مەیتیان بۆ ڕاتەوە شەیدیان بۆ ڕاتەوە بۆیە دەرەجەی بێ ئومێدەکە بەرزترە لە ئەو سنوورە جوگرافیایی کە لە شەڕەکە کەمتر لە شاری ناو شاری بەلدەی سلێمانی و بەلدەی هەولێر و بەلدەی دهۆکە هەچەنە لە ئاخیریشا ئێمە وەکو جەنابیش باسە کرد ڕاپرسیشی ستاندارد و زانستیمان لە بەردەستانیە بتوانین ئەم شتانە بڵێن بەڵام ئەمە تێگەیشتنی ڕۆژنامە نووسیانەی خۆمە بە بینە لای جەنابێت تۆ تقریبا لە زانکۆکەت بە شێوە لە شێوەکان نزیکی 2000 تەلەبەت لە ژێر دەستایە زانکۆ مؤسسەیەکی مهمە بۆ دروستکردنی ئینتیما بۆ گەنج و دۆزینەوەی فرسەتی کار و با بڵێن دامەزراندن و چەقاندنی گەنج لە ناو کۆمەڵ و وڵاتی و کاری خۆیە مەسئولێتی ئێوە وەکو مؤسسەیەکی گرنگ لە وڵاتەیە چ پشکێکتان هەیە لەم بێئومێدی کە ئێستا گەنج تێکەوتووە ڕاست بێگومان زانکۆ ڕۆڵی خۆی هەیە لەوە بەڵام حەزم کرد یەک ئیزافەیە بکەم ئێمە کاریگەری کۆمەڵایەتی زۆر گرنگە لەسەر ئەمە کە گەنجەکانمان ئێمە بە پێوەرێک گەنجەکانمان بەراورد ئەکەین بۆ نمونە لە پێش ڕاپەڕین لەگەڵ ڕاپەڕینە ئەو گەنجێک کە ئێستا دوای ڕاپەڕینە هەمان بۆ چوونی گەنجی پێشوینیە گەنجی دوای ڕاپەڕین و گەنجی ئێستاکە بەڕاستی گەنجێکە لە کات سیستەمی ئەولەمایە ئەزانێت دنیا چەند دنیا بەنسەوە گوندێک ئاگای لە هەموو شتێکانە داواکارەکانی زۆرتر لەوانش کە بڵێن لە زانکۆکانیشە بەتایبەتی بەهۆی وەسایلی ئینتەرنێت و وەسایلی سۆشال میدیاوانە و زۆر ئاگای لە هەموو شتەکانم حەزێک شتێکی تریش بڵێم لەگەڵەوە لە ناو وڵاتی ئێمە پێشێ بێمە سەر زانکۆ بەڕاستی گەنج ئێمە داوای زۆشتی لەکەن بەڵام خۆمان بە چاوێکی نزمەوە سێرێکن یەکێ لە نووسەر ئەوروپیەکان ناوەکەی نازان مەڵێت چوومە کوردستان مەقالەیەکی نووسیاڵێ زۆر سەر بوو بەلام و گەنجەکان لەسەر پێڵاوەکان دانیشت بوون کەواتە گەنج هەمیشە لای ئێمە خراوەتە پاشکۆی شتەکانەوە مالەم لە وڵاتانی کە گەنج هێزی کاریگەر و ئەتوانێت کاری پێ بکرێت ئەمە یەکێ لە مۆزوع بەرزبە زانکۆکانم زانکۆکان ئەگە بمانەوێت ئێمە ئینتیمایان لا دروستکەین بەڕاستی بە ڕۆژ و دوو ڕۆژ ناکرێت ئەحسایەکم لایە لە عێراقا نزیکەی 4 ملیۆن فەرمانبەر هەیە کە 50 تریلیۆن دیناری عراقی مەسەفیانە بەڵام دوای ئەحسایەکی تر کراوە لە چەندێک ئەمانە کاریگەریان لەسەر مشتەمە ئەڵێ هەموو فەرمانبەرێکی عراقی ئەگە حسابیکەی لە ڕۆژێکا 10 دقیقە کاری بەرەکەوێت کەواتە ئەمە ئەگەڕێنەوە بۆ هەندێکیشی هینی بەو شێوەیە کە کراوە زانکۆکان لەمان ڕۆڵەکەیان بەڕاستی چییە ئەبێت لەمە دووە زانکۆ بە شێوەیەک خوێندکار وەرگێت ئەدەری خوێندکار کەم کاتۆ لە وەرگرتنە ئەبێت تەوجیهی کارەکانی زانکۆکان بە شێوە بەرەو بازار بڕات ئەبێ هەمانگەی هەنگیەکە بێت لە بینی زانکۆ لە هەموو سێکتەرەکانە یعنی بۆ ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا چەندەها ئەم جاری پێش ئەنجومەنی وەزارەتە بەڕێز وەزیری خوێندنی باڵا داوامان کردەوە لێی ئەویش تەوجیه کتابی کردو بۆ وەزارەتەکانی حکوومەت هەرێمی کوردستان ئەڵێ ئێوە لە چ سەکتەرێکە ئێمە پێویستە وەکو وەکو زانکۆکان هەمانگیتان بکەین کادر پێ بکەنین بەداخەوە هیچ پلانێک نەبووە پێمان بڵێن دوایەوە شتێکی کە هەیە لە زانکۆکان من نمونەیە کە پرسیارێک لێ بکەم ئێوە کۆلێژێکتان هەبوو بۆ کۆلێژی با بڵێن بەڵێ سیاسی
چ خریجی با بڵێن ئەو کۆلێژە چ ئیشێکی دەسەکەێتە ناو بەڵێ یەکێ لەوانە من باسی زانکۆکەی خۆمان بکەم زانکۆیەکی تازەیە تەوان بەڕاستی ئەم زانکۆی تازە لەوانەیە مەسئولیاتەکەی زۆر زیاتر لە زانکۆ کۆنەکان لەوانەیە ئەوان ستایڵێکیان گردو و بە ئاسانی ناتوان 20 کولی هەیە کولیەکیان هەڵپەسێرێ بەڵام ئێمە زانکۆی تازەین لەسەر ئەساسێنمان کە زان سەرڕامیارەکان ئەگە سێریکە تەوسیفی وەزیفی نیە لە کوردستانە خەریجەکانی تاین نابوون ڕاستە لە 2 ساڵی پێشستا من ئەحسایەکمان کرد نزیکەی لە 180 خوێندکارەکانمان کە تەخەڕوجیان کرد تاین بوون بەڵام تاین بوون بەتاڵی مقەنەعەیە ناتوانانی بڵێ هێزی کار و کاریگەر یعنی من ئەتوانم بڵێ ئەوەی لە کوردستانەیە بەڕاستی بەتاڵەیەکی مقەناوی هیچ شتێکە نییە ئێمە هاتین ئەو بەشەمە هەڵپەسارد لەبەرەوە ئیشی نییە یەک شتی تر باسی مامۆستا باسی میدیای کرد من یەک شتەڵێم لە میدیا کە ئەمە زۆر باسی ناکەین بەڕاستی غەرب و ئەمریکا خۆی پاڵنەرە یەکێ لەو پاڵنەی بەڕێزە باسەکەی کە بۆی گەنجەکانی ئەم بچێتە دەرەوە ئەو خۆی هاتووە پێم ئەڵێ شەڕی داعش 10 ساڵ ئەخایەنێ ئەمە بێ ئەمەلی دروست کرد کۆچکردن دروستکردنی ئەمەلە کۆچکردن دروستکردن وەکو بەڕێستەفەرمی لە هەمان کاتە پێم ئەڵێ کەنەدا 200,000 پەنابەر وەرئەگرێت ئەڵێ یەزیدیەکان لە ئەڵمانیا بە ئاسانی لەژووی وەرەگرن ئێستا بڕۆ جەوازاتی سلێمانی سێ کە بزان ڕێگات نییە لەبەرەوەی برایانی یەزیدی کۆچەکەن کە کۆچەکە بەڕاستی تاقەیەکی بەشەری گەورە لە وڵاتی من کۆچەکە جا بگەڕێمەوە سەر باسەکەی خۆم زانکۆکان ئێمە پێویستە لەمە دو ساڵانە ملتەقایەکە بێت لە بینی زانکۆکان لە بینی ڕجال ئەعمالەکان و خاوەنی ئەوانەی کە دەسەڵاتی اقتصادیان بەدەستە بازرگانن سنائین لە وڵاتە بۆ ئەوەی بزانین فعلا ئەوان چیان پێویستە پرسیاری توێکی زۆر گرنگە چکە بەشێکی زۆری هەموو کۆمەڵگایە خەڵگە چێ بۆ زانکۆ و پەیمانگا کە تەواوی کرد پێویستە وەکو هێژێکی کاری خاوەن سکیڵ ئیش بکە بەڵام خۆی سیستەمە ئابوورەکەی کوردستانی لەبەرەوەی لە سا هەفتای زیاتر اقتصادی خەدەمیە ئێستا تۆزێکی جانبی معلوماتی هاتۆتە ناوە هێزی کاری معلوماتی لەبەرەوە ئاسان نییە تۆ تەوزیفی ئەو نەوەیە بکەیت کە خوێندن تاواکە ئەوە پێویست کێشەکە لێرە لە دروستکردنی لەو ڕامیاریەیە کە لە هەرێمی پێوە ڕامیاریە ئابوووریەکەی چۆنە ئەم شتە سارەسەرکردنەکەی هەر بە سیاسەتێکی ئابووری ئەگیرێتە بەر بەڵام لێرە زۆرێک لە هەڕەمەچێت و بەڕێوەبردننی وڵاتەکە هەڕەمەچێتێکی زۆری تایە بەپێی پلانێکی تۆکمە بەڕێوە ناچە لەبەرەوە ئاسان نییە ئەو خەونی کە تۆ باسەکەی جێبەجێ بکرێلاانێ لە سێکتەرێکە لە بوارێکە لە زانکۆکەی خۆتە بۆ ناوچەیەکی دیاریکرا و زۆر گرنگە بەڵام ئەگەر بیگشتێنی ڕاستانی گرنگترە بەس تۆ کیلۆمەتێک ببوورە لە ملیمەتێکەوە دەستپێکە ئێمە نابێ بستین و بڵێن ئێمە تەواو وەستان و تەسلیمی ئەم واقعبین بەجددی ئێمە ئەبێ هەوڵی بۆ بن قتای کشت و کاڵ لە کوردستانە بەڕاستی ئێمە چەنا خەریجی زراعەمان ئەگە حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ هەر خەریجێکی زراعە بڵێ من ئاسانکاری بۆ ئەەکەم بۆ نمونە هەر بازرگانێک کە تۆ ئێستا ئەوەی کە باسی لە ئەلامە زۆر دڵمان خۆش لە 100 ملیاردێرمان هەیە 100 ملیۆنێرمان هەیە لە کوردستانە ڕاستە ملیاردێرێک نایە مامەلێکی دۆشاوی تەماتە بۆ بکاتەوە لە کوردستانە خەریجەکانی ئەمە تیاکار بکە بۆی کە سێرەکە مامەلی دۆشاوی تەماتە بۆ بکاتەوە زێرەکە لەبەرەوە لای ئەم بیکاتەوە 3000 تێچێت بەڵام کە لە دەرەوە بۆیە 2000 بۆ کاڵی استراتیژی دکتۆر سەراح ئیشێکی دیسانەوە ئەویش قورسە بەڵام لەبەرەوەی ئێمە لە هەرێمی کوردستان زەویزاری وڵاتی ئێمە بۆ بە زەویزاری مڵکێتی فەردی بچووک هەمووی دووەنم و یەک دووەنم و نیو دووەنم و هەمووی دەوری ژیرا و تەلبەن کرا و خەڵک خانی بچووکی تا دروست پرۆژەی کشت و کاڵی گەورە سەدان و هەزاران هێکتاری گەورەی وەکو ئەمریکا و ئەو وڵاتانەی کە مڵکێتی لێرە تۆ حکومەت جاریوە دەرەقەتی لادەیەک نایە کاچێ ڕێگەیە کە گرێ پرۆژەیەکی پێگۆڕێتەوە بە تەمای دەرەقەتی هەزاران خاوەن مڵکی فەردی بێ کە لەو شاخ و داخانە مڵکێتی فەردیان دروست کردو و پرۆژەی زراعی کرد بەڵام هەنێ دەیتر هەیە خۆ نەبووە بە مڵکی شەخسیش و بەڵام لەگەڵەوە شاهر ئیشیتیان ناکرێ مەسەلە اقتصادیەکە زۆر گرنگە بەڕاستی مەسەلەن ئێمە لەم 10 ساڵەی ڕابردووە لە پاش 2005ەوە زۆر کورد لە ئەوروپاوە زۆرێک لە هاوڕێکانی خۆمان گەڕانەوە بۆ ئێرە بۆچی چونکە تا ئاستێک سەقامگیریەک هەبوو هیوا هەبوو لە باری ئابوووریەوە وەزعی ئێرە زۆر باشتر بوو لە ئەوروپا هەستەکرد لێرە ڕەفاهێت زۆر خۆشترە نەکەس کۆچی ئەو بەو شێوەیە کرد نەکەرەوە کوردەکانی ئەوروپاشە گەڕانەوە لێرە ئیشیان نەکرد ئەبینی دیسانەوە گەڕاوینەتەوە بۆەوەی هەنێ لەوانش کە بەسەردان ینی هاتبوونەوە چەند ساڵێکە لێراژین لەگەڵ ئەم گەنجاناکە کۆچەکەن ئەوانیش بیر لەوەکەنەوە بگەڕێنەوە کەواتە بارە ئابوووریەکە زۆر تەسیری کردوبینیم هەیە لەسەر قسەیەمەیە کێشەمان هەیە ئەم تەجروبانیم دوایی ڕۆژهڵاتی ناوەڕاست شتێک بێ ماڵێ
ئەوەیە کە ئەم سیستەمانە جێگیر نین هەنێ جاروا دەرەکەون 10 ساڵ 20 ساڵ 30 ساڵ جێگیرە هی داڕمانێکی کۆمەڵایەتی و کۆچ و جەنگ و تونکیژی نبینی لە پڕ تێگەچێ بۆیە لەم دوایانە گە سیرێکی جەنگی داعش و مەسلەی قەیرانی سیاسی ناوخۆش یعنی ئەوەش کێشەیەکی ترە داخرانێکی سیاسی ترسناگەیە لە هەرێمی کوردستان خەڵک مەسەلەن ئەڵێ ئەجا بۆ نەڕۆم چونکەوا 3 ساڵی جێگیر بوو هەر تێگەچێتەوە ینی وێنەکردنی خەڵک بۆم جۆرە کۆمەڵگەیانەوەی تازەوا سیرێکە دۆخەکەی کاتیە کە باشی شەبێ کاتیە بە شێوەیەکی درێژخایان چاک ناکرێت این کۆمەڵگایە کە پایەکانی بەهێز بێ و درێژخایان بۆم ینی بەردەوامە وڵاتە ئەوروپیەکان یا ئەمریکا ئوسترالیا خەڵک کۆز ناکا بەڕاستی پرسیارێکمە دکتۆرە چۆمانوەڵا تۆ ئیشارەتە بە ئەوەدا کە کۆچ تا ڕادەیەکی زۆر کۆچێکی نێرانەیە با بڵێن کوڕ بە دەرەجەیەک زیاتر ڕوە ئەمێ سەرنج بۆ شتێک ڕاکێشم پارچەیەک ڤیدۆ بڵاوەتەوە لە سۆشیال نێتوەرک سەوتی کچێکە تاوان ڤیدۆکە تاریکە ینی دەموچاو دیار نێوەست بە سەوت کچێکی دەنگخۆشی دیارە گەنجە داوا لە کوڕانەکە کە وڵات بەجێنەیەڵن و ئەگینا ئەمان تووشی مەشاکلی شوکردنە بن و یعنی ڤیدۆکە ڕاستە بە نوعێکی خۆش و کۆمیدی کەوتوتەوە بەڵام دەلالاتی کۆمەڵایەتی قوڵی هەیە یعنی تێگەشتنی تۆ بۆ کاریگەرە با بڵێن نێگەتیفەکانی کۆچیە لەسەر ژیانی کۆمەڵایەتی و پەیوەندی کۆمەڵایەتی نێرومێ ڕاستەکەی مەسەن ئەگەر سەیری نەوەتەکان بکەین کە خەڵک بەشێکی زۆری کوڕەگەنجەکان سەفەریانە کرد و لە شەڕی ناوخۆ و باریابووری ڕایانە کرد کچەکان چۆن کۆچیانە کرد شویانە کرد بە پیاوی ئەوروپا زۆر جار پیاوی لە خۆیان گەورەتر پیاوی مەسەلەن زۆر کەشخە و جوان و ئەمە نەبوو پیاوێک بوو ئیشێکی ئۆتۆی نەبوو لە ڕاستی ئاستی خوێنەواری مستەوای جیاوازی تەمەن و هەموو شتێکی تر کچ تەنها بەو شێوازە ئەیتوانی کۆچ بکە بۆ ئەوروپا شوو بکە بە پیاوێک لە ئەوروپا کوڕەکان خۆیانەدا لە ڕێگەی قاچاقوە خێزانەکانیش ئامادە بوون ئاڵتون و ماڵیان بفرۆشن بۆی کوڕەکان سەفەرکە بەستەبان بۆ کچەکانیان نیانە کرد کەواتە کچەکان لەو سەردەما شێوازێکی تریان نەدۆزیەوە بۆی کۆچ بکەن لە ئێستا دیسانەوە ئەبێتەوە هۆی ئەوەی کە کچێکی زۆرە مێنێتەوە کوڕێکی زۆر یەکی لەو شتانەی کە دیسانەوە یارمەتی لایەنە کۆنسەرواتیڤەکە ئاتاتەوەی ئەڵێەوە تا کچ زۆرە و حەقی خوانەوانی شوو بکەن و بۆیە بفرێژنی هەبێت و ئێمانش گوناحن و ئێمە دیسانەوە چەند هەنگاوێکی ترە گەڕینەوە بۆ دواوە لەبەرەوەی کوڕمان کەم بۆتەوە چۆژنی ئەوروپی هەناوە و کچەکانیشمان لێرە ماونەتەوە ئەی حەقی خۆیانە شوو بکەن و ماڵیان هەبێ لەبەرەوە با هەر پیاوێت چوار ژن بێنێ ئەمە ژەکرێتەوە بە بەڵگەیەکی تر بۆی ژنی پێ بچەسێنێت وەڵام حەزەکەم جەناب لەو وارە قسە بکەین تەسیری لەسەر نەسیجی ئیجتیماعی ئەمە چییە دیارلی کۆچکردن کە باسی نەوەتەکان ئەەکەی نەوەتەکان ئەم تەکنەلۆجیایە نەبوو کە دنیا وەکو دەیەکی بچووک بێتەوە بزانی لە ئەوروپا چی ئەگوزارێ حڕیەتی فەردی چیە ئازادیە فەردیەکان چین ئەوەی کە ئەتوانی لە ژیان تا لە بەیان تا ئەوار ممارەسەیەکەی چیە ئەوان ئێستا بە ڤیددیۆ بە خوێندنەوە بە ئەنواع و ئەشکال شت بەم تۆڕە کۆمەڵایەتیانە ئەیبینن کە چی ئەگوزارێ لە دنیاە بەڵام ئەو وەختە شتێکی کەمێک نادیار بوو کە ئەچی بۆ ئەوروپا ئێستا دیارە ئەو وەختە مەسەلەن ئەو تەوەقعی کە گەنجێک هەیەی لەسەر مەسلەی عیلاقەی کچ و کوڕ لەسەر مەسلەی سێکس لەسەر مەسلەی ئازادی ژیانکردن لەسەر ئەمانە شتێکی وانە بۆ هەمووی تقریبن وەکو یەک بیرتە کردەوە ئێستا گەنجەکان کە دەستیان ئەگابەوە لەوانەیە گەنجێک تەنانەت ئەگەر تەنیا خەو ببینێ بۆەوە کە ئازاد بێت ڕەفیقێکی کچی هەبێ بۆ ئەوە ڕائکا بۆ لەبەرەوەی بە ڕۆژانە ئەیبینێ لە هەموو میدیایە ئەمە ئەبینێ وەکو حەقێکی ئینسانی خۆی ئەبینێ کە تەنانەت بۆ ئەوەش بێ بڕوا بۆ خارج تەنانەت ئەگەر بۆ ئەزمونکردنیش بێ بۆ فترەیەک کە ئێستا گەنجەکان ئەبینی جگە لە مەسائلە ئابوووریەکە کە ئێوە باسیەکەن حتمما کاریگەریەکی زۆر زۆری هەیە لەسەر ئەم وەزعە بەڵام کێشە کۆمەڵایەتیەکان نەبوونی ئەو مافە فەردیانە کە خەڵک نەیتوانیوە لە ماوەی ئەم چەند ساڵەیە بەدەستی بێنێ لە نەتیجەی هەر دەسەڵاتی ئاین کە بەڕاستی دەورێکی زۆری هەبووە لەسەر کۆمەلگا ئەوەی کە ئەوان چاوەڕوانیان کردووە تەربیە و تعلیمە لە مەکتەبەکانە تەنانەت لە خێزانەکانایە سەیرەکەی کۆمەلگا بەرەو دواوە ڕۆشتۆ ڕۆژانە ئەگەر مەسەلەن تۆ سەیری جامعەکان بکە ئەوەنەی نسبەی مەسەلەن حیجاب ئەبینی لە جامعەکانە ئەوەنەی نسبەی تەحەفوظ ئەبینی ئەگەر بە شکلیش بێ سەیرەکەی
یەک کۆمەڵە گەنجیش هەیە کە تەوەقعی زۆر زیاتر بووە لەوە لە 23 ساڵە ئەبوو وەکو گەنجێکی ئەوروپی بتوانێت مەسەڵەن شوقەیەکی خۆی هەبێ بووی ئازاد بێت یا بۆ نمونە ئەبوو بتوانێت ئیشێکی هەبێ ئەبێ حرمەت و کەرامەتی پارێزراو بێ لەوەی کە بتوانێت بە ئازادانە ئەگەر مەسەڵەن لەگەڵ حیزبێکا یان نەبێ ئازادانە دینێکی هەبێ یان نەیبێ ئازادانە بتوانێت دەستی ڕەفیقە کچەکەی بگرێ یا کچەکەی ڕەفیقی دەستی ئەو بگرێ ینی ئەمانە حقوقی فەردین کە ئەمان لەم 23 ساڵەیە پێیان پێ بردووە بە بینیویانە و حەقی خۆشیانەکە بیانەوێ ممارەسەی بکەن ئەجا ئەم کۆچکردنەی ئێستا بەڕاستی ئەوێ هشدار وەکو سیگناڵێک بێ بۆ کۆمەلگا و بۆ دەسەڵات کە ئەبێ کارێک بکرێ من مەبەستم ئەو نیە تراجیدیایە بەڕاستی نابێ واش سیر بکرێ و تەنانەت زۆر جار من بیرەکەمەوە ئەم ڕۆژانە کۆمەڵێک گەنج بن ئەگەر نەک تەنیا گەنج زۆر کەسی تریشن ئەگەر بیشتن ئەوروپا بۆ ماوەیەک با بچن ببینن مثل خۆی سەفەرکردن ئێستا لە ئەوروپاوە ئەچن بۆ مەسەڵەن ئەفریقا ئەچن بۆ وڵاتەکانی کە ئەچن 6 مانگ ساڵێک 2 ساڵ تەجروبە وەرەگرن بەڵام ئەمە تەجروبە نییە ئەمە ڕاکردنە لە شتێک کە ئەوان ویستیانە بەدەستی بێنن بەدەستیان نهێنا بۆیە ئەبێ لێکۆڵینەوەیکی جدیتری لەسەر بکرێ و کاری لەسەر بکرێ مشکلەکە ئەوەیە ئەگەر ئەمە هەر کۆچێک وایە مەسەڵێمە دڵنیا بووینایم گەنجانی کە لێرە ئەڕۆن بە کوڕ و بەکچەوە نەکەر کوڕ بڕوات و کچ بمێنێتەوە کوڕ و کچ مافیەوەی هەبێ کۆچ بکە بە تیارە لێرە سوار بێ بڕوا لەوێ دابەزێ بە بێەوەی ئەگەری خنکان و قاچاقچی و تەعەدا و دەستبڕین و ئەمانەی بێتە ڕێگا ئەوسا زۆر ئاسانترە بۆ من بڵێم با بڕوات بەڵام تۆ شوێنێکە بواە کە بڵێ تۆ بە سەلامەت ئەم گەنجانیانوێ سەفەرکەن ئەزمونکەن بەڵام لە ڕاستیە ئەم گەنجانە خۆیانیان لە ئەگەری قەرەی کۆمەڵی ئەگەری زۆر ناخۆش بۆی بڕۆن کەواتە ڕاکردنە ئەمە تەنها حەزی تاقیکردنەوە نییە ئەوە شتێکی تریش ویستم بڵێم شتێکی تریش بڵێم ڕاستەکەی ڕۆژانە لێرە من هەستەکەم ناومێدیەک ئەچنرێت بە بەردەوامی ناومێدی و نەبوونی هیوا ئەچنرێت بە بەردەوامی تۆ هەر هەواڵێکەکەیتەوە هەر تەلەڤیزیۆنێک قسە لەگەڵ سایق تەکسیەکەی لەگەڵ دوکاننارەکەی ئەمۆزا خراپە کارەبان نییە ئاو نییە گەندەڵی هەیە ئەمە هەیە ئەوە هەیە ینی ئەتمۆسفێرێک ینی هەوایەک فەزایەک دروست کراوە کە بە بەردەوام ئینسان هەست بە بێدەسەڵاتیەکە بە بەردەوام ئینسان هەستەکە هەرچیەکە ناگۆڕێت ئەمە هەروە بۆ هەرواژە بێ ئەمە جیهانی من نییە من تایە خۆشبەخت نیم وای لە ئینسانەکان کردووە بیر لەوە ناکاتەوە کە من ئەتوانم هەوڵ بەم شتێک بکەم بەڵام لێرە ئەڕۆم بەجێ هەڵم بۆ ئەو کەسانی کە گەندەڵن بە ئەوان لێرەیە بەڕاستی نقطەیەک زۆر مهمە تەنانەت ئەگەر ئەم باسانە هەمووی دروستە سیستەمی سیاسی اقتصادی هەمووی من پێم وایە بەرپرسیارەتی ئەسڵی هەیە لە هەر شتێک لە وڵاتێکا کە ڕوئەیە ئایا نەگەتیڤ ئایا پۆزیتیڤ بەڵام لە شوێنێکا کە تۆ کە من خۆم ڕئیم وایە کە شت ناگۆڕێ ناکرێ هیچی بۆ ناکرێت دەسەڵات وەزی اقتصادی هەروە بێ تۆ مەسەڵەن درێژ خایەنە زیاتریش وەکو بەحسەکەی تۆ کە لە وڵاتانی شەرقا لە ماوانەیە لە 20 ساڵە کە ئەو گۆڕانکاریانە هەمووی نەگەتیڤ بووە زۆر باشە ئەوە وایە بەڵام ئەبێ کۆمەڵێک لە خەڵک هەبێ لە کارکتەر هەبێ لە وڵاتەیە کە بەڕاستی پێچەوانەکەی بتوانن بیرکەنەوە کە ئێمە خۆمان دەورمان چییە مەسەڵەن من پێم وایە دەوری ببورن کەوا ئەڵێم بەس بەڕاستی مەسەڵەن ڕۆشنبیر کە من نازانم ڕۆشنبیر تعریفەکەی نازانم لەبەروی تێکچووە لە وڵاتە مەسەڵەن نووسەر ڕۆشنبیر هەمووی ئەمانە لەم ماوانەیە چۆن حتمما دەسەڵاتێک کە دەسەڵاتێک بێ نەبوونی ئیرادە و بێ ئومێدی بڵاوکاتەوە جیلێکیش دروستەکە لەو شێوەی خۆی ئەنجە لەناو ئەو جیلەیە ئەو جیلەی کە پێی ئەڵێن ڕۆشنبیر زۆر زیاتر لەوەیە وەکو عینەن ئەو نظامە یعنی تەسیرێکی زۆر نەگەتیڤی هەیە لەسەر جیلی گەنج کە ئومێدیان بخوانێ من پێم وایە ئەبێ جەمعێک بێنە مەیدان بڵێ با ئێمە کار بکەین بۆی فشارێک دروستکەین ئەمە بگۆڕین تازە ئەگەر بەتەمای هیچ نین زۆر دادێبرنەکەین سپاسی هەموو میوانەکانەکەم بە تایبەتی میوانی تایبەت پرۆفسەر سەلاح ڕەسا هەروەها خات و هەڵاڵە ڕافع سپاس بۆ جەنابتان تاڵقەیەکی تری دیالۆگ شاد و سەرکەوتوو بن